خێرهاتنێکی گەرمی بەڕێزان بەڕێز دکتۆر ئاڵان وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان، بەڕێز ئومێد خۆشنا و پارێزگاری هەولێر، بەڕێز دکتۆر سەیوان بریکاری وەزارەت، بەڕێز مامۆستا بەشدار بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر، بەڕێز مامۆستا دلێر بەڕێوەبەری پەروەردەی ناوەندی هەولێر، خۆمان بە خۆشحاڵ دەزانین لەم ڕۆژە پیرۆزەدا لەم یادە مەزنەدا کەوا لەژێر سایەی ئاڵای کوردستان لێرەدا وەستاوین. ئەم ڕۆژە پیرۆزە و ئەم یادە مەزنە خۆ لە خۆیدا وەکو یادگاریەک و سەروەریەک بۆ ئامادەیەکەمان دەمێنێتەوە. ئێستاش داوا لە بەڕێز وەزیری پەروەردە دکتۆر ئاڵان دەکەین بۆ پێشکەشکردنی بەیفەکەی. بەناوی خوای گەورە و میهرەبان، بەیانی هەموو لایەکتان باش. خۆشحاڵین ئەمڕۆ لەگەڵ جەنابی پارێزگاری هەولێر و بەڕێز بریکاری وەزارەت و بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر ئەمڕۆ لێرەین لە قوتابخانەی شکۆداری تێکەڵاو لە پارێزگای هەولێر بۆ بەرزڕاگرتنی مەراسیمی یادی ڕۆژی ئاڵای کوردستان. لای هەموو لایەک ئاشکرایە کە بە بڕیاری پەرلەمانی کوردستان ژمارە 48 لە 19/6/2004 ڕۆژی هەفتەی 12 هەموو ساڵێک کراوەتە ڕۆژی ئاڵای کوردستان و بە ڕۆژی دایک ناوەبرێت. ئەم ساڵ ئەو یادا هاوکاتە بێت لەگەڵ ڕۆژی هەینیدا، وەک چۆن لە ساڵی 2004 کە بڕیارەکە دەرکرا هەفتەی 12 هەرکەوتەوە ڕۆژی هەینی و لە ساڵی 2010 جارێکی دیکە ئەو ڕۆژە سوتفەی ڕۆژی هەینی کردەوە. بەڵام ئێمە ئەمڕۆ بۆ بەرزڕاگرتنی ئەو یادا ڕۆژی پێنجشەممە لە ناوەندەکانی خوێندن لە سەرانسەری هەرێمی کوردستان مەراسیمی ڕێزگرتن لە ئاڵای پیرۆزی کوردستان بەڕێوە دەچێت. ئاڵای کوردستان ڕەمزی پێکەوە ژیان، ڕەمزی قوربانیدان، ڕەمزی نیشتیمان دۆستی، ڕەمزی خزمەتکردن، ڕەمزی تێکۆشان و هەروەها هەوڵدانێکی زۆری تەواوی کوردستانیان بۆ ئەوەی کە بتوانن لە چوارچێوەی کۆمەڵگەی نێودەوڵەتی و مرۆڤایەتیدا ببنە خاوەنی چیانێک کە لە ڕووی سیاسی و لە ڕووی یاسایی باوەڕپێکرا و دامەزراو بێ، هەتاوەکو دانیشتوانەکەی هاوڵاتیانەکەی بتوانن لەژێر سایە ئەو ئاڵایە بە ئازادی و بەو پەڕی گیانفیداییەوە خەبات بکەن بۆ ئەوەی بەها باڵاکانی مرۆڤایەتی جێبەجێ بکەن و ڕێز لە پێکەوە ژیان لە قوربانیدان بگرن. ئەمڕۆ ڕۆژی ئاڵایەکە کە قازی نەمر بە ئەمانەت ڕادەستی بارزانی نەمری کردووە و بە سوپاس بۆ خوای گەورە دەبینین، بە سوپاس بۆ خوێنی شەهیدان، بۆ دایکی شەهیدان، بۆ پێشمەرگە قارەمانەکان کە ئەو ئاڵایە لەسەر تەواوی دامەزراوەکان لە هەرێمی کوردستان بە شەکاوەیی دەبینین و بەرهەمی ڕەنج و خەبات و قوربانیدانی خەڵکی ئێمە لە باشووری کوردستان گەشتوتە ئەم قۆناغا کە پێویستمان بەوە هەیە پارێزگاری لێ بکەین و برێوی زیاتری پێ بدەین. بۆ ئەم مەبەستەش ناوەندەکانی خوێندنی ئێمە ساڵانە ڕێزگرتنیان لەو ئاڵایە کە بە بڕیاری پەرلەمانی کوردستان ئەم ڕۆژەی بۆ دیاری کراوە بۆتە بابەتێک کە چەندین چالاکی دیکەشی لە پاڵە ئەنجامەدرێت وەکو ڕێزگرتن لە مەراسیمی ڕێزگرتن لە ڕۆژی ئاڵای کوردستان. ئەم یادە لە هەموو لایەک پیرۆز بێ بەو هیوایەی قوتابیانی ئێمە بە هەستێکی نیشتیمان پەروەری بۆ پێکەوە ژیان لە ناوەندەکانی خوێندن لە نێوان هەموو پێکهاتەکانی کوردستان کە ئەو ئاڵایە ئاڵای قەوارەی هەرێمی کوردستانە گۆش بکرێن و هەروەها پەروەردە بکرێن و مامۆستایانی ئێمەش قوتابیانی ئێمە و خوێندکارانی ئێمە بۆ خۆشەویستی نیشتیمان، بۆ خۆشەویستی ئاڵای کوردستان، بۆ ڕێزگرتن
لە دایکی ئەو شەهیدانەی کە ڕۆڵەکانیان لە ناو هەرێمی کوردستان بەخت کردووە، فیدای کوردستان کردووە بۆ ئەوەی کە ئاڵایەک شەکاوە بێ، سەروەر بێ، کیانێکی سیاسی یاسایی پارێزراو هەبێ کە هێماکەی و ڕەمزەکەی ئاڵای کوردستان بێ. ئەم ڕۆژە لە هەموو لایەکتان پیرۆز بێ. سوپاس بۆ تەواوی مامۆستایان و پەروەردکاران و قوتابیان و خوێندکاران کە ساڵانە ئەم یادا لە ناو ناوەندەکانی خوێندن بە بەرزی ڕادەگرن بۆ ئەوەی کە هەمیشە ئاڵا وەکو سمبولێک وەکو هێمایەک بۆ تێکۆشان، بۆ پێکەوە ژیان، بۆ ڕێزگرتن، بۆ ڕێزگرتن لە خەباتی شەهیدانی کوردستان یاد بکەینەوە. دووبارە بە خێراتنی هەموو لایەکەم دەستان خۆش بێت. وەکو قوتابیەک خۆت بناسێنم کاتت باش. باشتر بەخێر بەنیاخوا. سارا لە قوتابخانەی شکۆدارەوە. چیت پەیامێکت هەیە بۆ ئەم ڕۆژە پیرۆزە؟ تەبعەن ئەم ڕۆژە ڕۆژێکی پیرۆزە، ئەبێ بە پیرۆزیش ڕایگرین. ئەمە وەکو قوتابیان و مامۆستایانی قوتابخانەی شکۆداری نمونەی تێکەڵاو لەگەڵ هەردوو بەڕێز وەزیری پەروەردە و پارێزگاری هەولێر ئەمڕۆ ئاڵامان بەرز کردەوە، ئەم ڕۆژەشمان بە پیرۆزی ڕاگرت. هەموو ساڵە ئەم یاداکەنەوە ئێوە وەکو ئەم قوتابخانە؟ ئەکید هەموو ساڵە ئەم یاداکەینەوە، ئەبێ بکرێتەوە هەموو نەتەوەیەکی کورد، ئەبێ ئەم ڕۆژە بە پیرۆزی ڕاگرێ و بە بەرزی ڕاگرێ و یادی بکەینەوە. بۆچی ئاوا خۆت گۆڕیوە؟ یعنی ئاوا بۆ جوانیە هاتی بۆ ساقەوەم سپاس دەکەم. ئەی دەیتر ئەمە ڕۆژی ئێمەیە، ڕۆژی ئاڵامانە، ڕۆژێکی بەرزە، ئەبێ بە دەستوری خۆمان و بەجلی خۆمانەوە خۆمان پیشان بین و دیناخان وەکو قوتابیەکی قوتابخانەی شکۆدار چ پەیامێکت هەیە بۆ ئەم ڕۆژە پیرۆزە؟ هیوادارم هەموو گەلی کورد ئەو ڕۆژە بە بەرزی ڕابگرن و لە قوتابخانەکان لە دام و دەستگاکان بەرزکردنەوەی ئاڵا بکەن لەبەرەوەی ئەو ڕۆژە تایبەتە بە کورد. پێویستە هەموو گەلی کورد ئەم ڕۆژە بە بەرزی ڕابگرن. چیت هەیە بۆ قوتابیان و مامۆستایانی ئەم قوتابخانەیە کە هاوڕێکانت ئەتەوێ چیان پێ بڵێ چۆن هەموو ساڵێ ئەمیادە ئەکەنەوە؟ ئایا ئامادەن هەموو ساڵە ئەمیادە بەرز و پیرۆز ڕابگرێت؟ بەڵێ بێگومانە هەموو قوتابخانەیەک پێویستە، بەس خۆزگە هەموو قوتابیەکان هەموو مامۆستایەکان بەجلی کوردی هاتبان لەبەرەوەی بەجلی ئەم ڕۆژە بەجلی کوردیەوە جوانە. سوپاس لە بۆ مامۆستا و بەڕێوبەرەکەمان کە دایم پاڵ پشتمانە و لە پشتمانە و زۆر هاوکارمانن. پەیامت چییە بۆ ئەم ڕۆژە پیرۆزە؟ پەیامم ئەو ڕۆژە ئاڵاواتە ڕەمزی نەتەوە کە هەر نەتەوەیەک دادەمەزرێتن یەکەم شت ئاڵایەکەی دادەمەزرێت. ئەو ڕۆژی ئاڵایە بەڕاستی زۆر دڵمان خۆش بوو بە سەردانیکردنی جەنابی وەزیری پەروەردە بە پارێزگاری هەولێر موێت خۆشناو. بە پیرۆزمان زانی کە لەم ڕۆژەدا هەمووان ئامادە بین ڕۆژی ئاڵا ڕۆژی نەتەوەی و ڕۆژێکی پیرۆزی کووردە و دەمەوێت بم پارتە شاعرە ڕۆژی ئاڵا لە هەموو کوردپەروەرێک و جەنابی سەرۆک بە تایبەتی پیرۆز بم. هەڵپەڕن لێدان چەپڵا دەنگی موسیقایە و تەپڵە، ئەمڕۆ ڕۆژی ئاڵایە، ئاڵای کوردان باڵایە، شەکانەوەی شادیە، سرودی ئازادیە، خۆری ئاسووتیا ڕوونە، پەیامی ڕێیەک بوونە، ئاڵای نەخشینی وڵات، خۆری هیوایتیا هەڵات، بۆ کورد و بۆمانەوە پێویستە شەکانەوەی ئاڵا. وەکو یادکردنەوەی ڕۆژی ئاڵای پیرۆز هەستاین بە یادکردنەوەی ڕۆژە گەورەیە بە ئامادەبوونی وەزیری پەروەردە و پارێزگای هەولێر لەگەڵ ستافی مامۆستایان و قوتابخانە و قوتابیەکان هەستاین بە بەرزڕاکردنی ڕۆژی ئاڵا. ئەم کاتت باش خۆت بناسێن. ئەم کاتی ئێوەش باش. من پێڵاگە جاف قوتابی ئامادەی شکۆداری تێکەڵاو بە بۆنێ ڕۆژی ئاڵاوە ئەم ڕۆژەمان بەڕێزڕاگرت بە ئامادەبوونی وەزیری پەروەردە و پارێزگاری هەولێر. بەخێر هاتنتان دەکەین. من ناوم شایاز نەوزادە لە قوتابخانەی شکۆدار. ئەوڕۆکە ڕۆژی ئاڵامان بەیاد کردەوە بە ئامادەبوونی وەزیری پەروەردە و پارێزگاری هەولێر. زۆر سوپاستان دەکەم بۆ کەناڵەکەتان کە ئەوڕۆکە توانیتان بەشدار من لەو یادا. مامۆستا مەولان لەم یادە پیرۆزەیە چ پەیامێکت هەیە وەکو بەڕێوەبەری قوتابخانەی شکۆدار؟ لەم یادە پیرۆز و مەزنەدا پیرازبایی خۆمان لە سەرجەم خەڵکی کوردستان بە تایبەتی شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان و ڕێگای ئاڵای کوردستان دەکەین. پیرازبایی خۆمان ئاراستەی سەرجەم قوتابیە خۆشەویستەکان دەکەین. ئەم یادە یەکێکە لە یادە مەزنەکان کەوا ئێمە ساڵانە ئەم یادە دەکەینەوە بە گوڕوتینێکی زۆر بەهێزەوە و بە چەندین ساڵاتی جۆرا و جۆرە خۆمانی بۆ ئامادە دەکەین. بۆ ئەم ساڵی خوێندنیش ئەم یادە
وەکو مەراسیمێکی فەرمی لە ئامادەیەکەی ئێمەدا کرایەوە بە ئامادەبوونی بەڕێزان بەڕێز وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان دکتۆر ئاڵان بەڕێز پارێزگاری هەولێر ئومێد خۆشناو بەڕێز دکتۆر سەیوان بریکاری وەزارەتی پەروەردە بەڕێز مامۆستا بەشدار بەڕێوبەری گشتی پەروەردەی هەولێر بەڕێز مامۆستا دلێر بەڕێوبەری پەروەردەی ناوەندی هەولێر بەڕێز مامۆستا هەینی قادر بەڕێوبەری سەرپەرشتیکردنی و دڵنیاوی زۆری سەرجەم میوانە بەڕێزەکان لە حزبی و حکومیەکان ئەم یادەمان بەرز ڕاگرت. هەموو ساڵە ئەمیادا ئێوە ئەیکەنەوە مامۆستا ینی ئەم یادە کە ئەیکەنەوە جیا لەو چالاکیانی کە ئەیکەن چ پەیامێک بە قوتابیەکانتان ئەڵێن ینی چۆن تیانەگەیەنێت کە ئەو ئاڵایە ڕەمزی هەموو نەتەوەیەکە ئێمەش وەکو نەتەوەی کورد ئەو ڕەمزەمان هەیە و ئەبێ شانازی پێوە بکەین. ئێمە وەکو ئامادەیەکەمان ساڵانە لە سەرجەم چالاکیەکان بەشدارین و هەموو چالاکیەکان دەکەینەوە هەموو بۆنەکانیش بەڵام بۆنە نەتەوەییەکان ئەمە زیاتر گرنگی پێدەدەین بە تایبەت چونکە ئێمە هەم وەکو پەروەردە لە ڕووی زانستیەوە هەم پەروەردە چی نەتەوەییشان دەکەین لێرە لە ئامادەیەکەمان چەندین ساڵاکی جۆرا و جۆر بۆ قوتابیان ئەنجام دەدەین و ڕێکی دەخەین وەکو پێشتری شارەتم پێدامە چەندین ڕۆژ خۆمان بۆ ئەو بۆنە نەتەوەییانە ئامادە دەکەین وەلو بۆنە نەتەوەییانە ئەمە بە هەڵی دەزانین کەوا ئەم قوتابیانەی ئێستا ئەم جیلەی ئێستا کەوا بەڕێوەیە بتوانین هانیان بدەین کەسێکی نیشتیمان پەروەر کەسێکی نیشتیمان خۆشەویستیان لێ دروست بکەنێمە.